بەردەمەی پەتای کۆرۆنا ژیان لە هەرێمی کوردستان ڕادەگرێت و قەدەغەی هاتوچۆ گوزەرانی هەزاران خێزانی هەژار و نەخۆش دەخاتە بەرمەترسی برسێتی و مەرگ. بەرپرسانی حکوومەتی هەرێم دەخزێنێتە کۆشکە داخراوەکان و کۆبوونەوەی پشت کۆمپیوتەرەکان. ئەوە ئێمە بووین خۆنەویستانە و لە پێناو خوا و خەڵکی خوا بووینە مەوایەکی میهرەبان بۆ هەژاران و هەزاران خێزانی هەژار لە برسێتی و سەدان نەخۆشمان لە مەرگ و مردن ڕزگار کرد. خۆراکی پێویستمان گەیاندە نزیک بە 10,000 خانەوادەی هەژار و برسی. دەرمان و چارەسەری پزیشکیمان بۆ سەدان نەخۆش و پەکەوتە دابین کرد کەمانەوە و ژیانیانی لەسەر وەستا بوو. ماڵ و موچەی خۆمان لەگەڵ هەژاران دابەش کرد و هاوکاری داراییمان گەیاندە سەدان خێزان و کەسی کەم دەرامەت و هەژار. ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانەی خۆبەخشانە و لەو ڕۆژە سەختەدا ژیانیان بۆ پاراستنی خەڵک خستە مەترسیەوە و بەرپرسانی هەرێم موچەکانیانی بڕی بوو. ئەوە ئێمە بووین بە هاوکاری خێرخوازان هاوکاری داراییمان گەیاندە دەیان پزیشک و کارمەندی تەندروستی تا نەخۆشخانەکان چۆڵ نەبن و لە خزمەتی خەڵکی نەخۆش بەردەوام بن. هەر لەو ڕۆژە سەختانەدا دەستمان کرد بە گیرفانی خواپێداوان و خێرخوازاندا و خانومان بۆ چەند خێزانێکی بێلانە دابین کرد و هاوکاری گەڕانەوەی ئەو خوێنکارانەمان کرد کە بەهۆی کۆرۆناوە لە سنوورەکان گیریان خواردبوو ڕێگەی گەڕانەوەیان پێ نەدەدرا. ئێستاش بە ویژدانێکی ئاسوودە و ڕابردوویەکی پڕخزمەتەوە دەمانەوێت لە 4 ساڵی داهاتوودا نوێنەرێکی ڕازگە و بوێر و بە خزمەتی ئێوە بین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە بەغداوە شەڕی ژیان و مافەکانی میلەتەکەمان بکەین و نەهێڵین ئەوانەی چەندین ساڵە بۆ بەرژەوەندی خۆیان درۆتان لەگەڵ دەکەن لەو ستەمکاریە بەردەوام بن. من عەبدولستار مەجید بەربژێری کۆمەڵی دادگەری بازنەی 4 خۆرهەڵاتی هەولێر ژمارە 32